بەڵێ بەڕێز دکتۆر محەممەد خورشید یاریدەدەری بەرپرسی مەکتەبی ڕێخستنی گەرمیانی پارتی لە ستۆدیۆ میوانی من و هاوکارم ئیمان دەبێت گفتوگۆی پەسەندکردنی بودجە زیاتر پشکی هەرێمی کوردستانی لەگەڵ دەکەین بزین ئاخۆ لە دیدی ئەوە چۆن دەڕوانێت و نیگەرانەکانی پارتی چێ. دکتۆر بەخێر هاتی، سپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان. سەرەتا با بزانین پەسەندکردنی بودجەی عێراق و بە تایبەتی پشکی هەرێمی کوردستان چ نیگەرانیەکی لای پارتی دیموکراتی کوردستان دروست کردووە؟ بۆچی ئەوەندە نیگەرانن لە بەرامبەر پەسەندکردنی بودجە لە کاتێکدا بۆ خۆتان هەوڵی ئەوەتان دەدا لە زووترین کات بودجە پەسەند بکرێت؟ بەناوی خۆی گەورە سپاس بۆیەوە و سڵاو بۆ بینەرانی بەڕێستان. طبعاً ئێمە هەموو ئەو کێشمەکێشانەمان لە یادە کە لە تەشکیلی حکوومەتی ئێستای عێراق لە تشرینی یەکەمی 2022 بوو و ئەو پرۆگرامە حکومیش کە لە پەرلەمانی عێراق وەکو ناوە دەستورەکەی مەجلیسی عێراق جێگیر کرا، ئەو کاتە شێوازی کار و شێوازی پرۆگرامی حکومی بە دڵی هەموو کوردستانیان بوو، لەوانەش پارتی دیموکراتی کوردستان، و ئەو بودجەیەش کە لە حکوومەتی ئیتیحادی عێراقیەوە ئامادە کراوە پرۆژەی قانونەکە و نێردراوە بۆ پەرلەمانی عێراق، ئەویش هەر گفتوگۆی جدی لەسەر کرا لە ناو حکوومەت و ئامادەکاریەکانیش، یعنی پارتی ڕازی بۆ لەسەری. بەڵام بەداخەوە کە چووە ناو مەجلیسی نوابی عێراقی لە لیژنەی دارایی لەوێ دەستکارێکی یەکجار زۆر کرا. نیگەرانیەکانی پارتی لەو دەستکاریانەوە دەستی پێکرد کە هەوڵدرا یەکەم قەبارەی هەرێمی کوردستان تەنها بەناو بمێنێ، بەڵکو ڕاستەوخۆ حکوومەتی ئیتیحادی خۆی کاروبارەکانی نێو هەرێمی کوردستان بەڕێوە بەرێ، دەسەڵاتی ئابووری لە هەرێمی کوردستان وەربگیرێتەوە و دوای بڕیارەکەی مەحکەمەی پاریسیش کە لەسەر مەسلەی نەوت درا بوو فشارەکان لەسەر هەرێمی کوردستان زیاتر کرا و جگەلەوە با بڵێن کاربەدەستانی هەرێم دەسەڵاتەکانیان وەربگیرێتەوە و بدرێ بە کاربەدەستانی عێراق و بەداخەوە لەلایەن خودی کوردیشەوە هەڵدرا کە هەرێمی کوردستان جۆرێک پارچە پارچە بکرێ وەکو محافەزە بتوانن ڕاستەوخۆ تەعامل بکەن لەگەڵ حکوومەتی ناوەندی. جگە لەو خاڵانە خاڵی تایبەت بە مەسلەی ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم هەبوو، بە تایبەتی بۆ ئەو کارمەندانەی کە تا ئێستا لەو سنوورانە خزمەتەکەن بەڵام موچیان لە حکوومەتی هەرێمی کوردستانە، و کۆمەڵێک بابەتی تر لە بابەتی بودجە بۆ پێشمەرگە کە 233 میلیارد دانراوە، بەڵام بەرامبەر بەوە سێرەکەی 90 تریلیۆن و شتێک بۆ ئەرتەشی عێراق دانراوە، 30 شتێک تریلیۆن بۆ هەشتی شەعبی دانراوە. ئەو جیاوازیانە هەمووی وای کرد کە نیگەرانەکانی پارتی لێ بکەوێتەوە و نیگەرانەکانی فراکسیۆنی کوردستانیەکان بە تایبەتی با بڵێن، بەڵام فراکسیۆنی یەکێتی جیاوازتر کە نیگەرانەکانیان نەبوو بەڵکو پێخۆشحاڵ بوون و ئەوانیان هەبوو بەداخەوە، هەموو ئەم نیگەرانیانە کۆبەوە و لە کاتی دەنگدانیشا جارێکتر دەرکەوت ئەوانەی کە ئێمە لەگەڵیانە واژۆی ڕێکەوتنەکانەکەین، لەگەڵیانە حکوومەت پێک دێنین و خۆیان بە مەزلوم نیشانەدەن بە تایبەتی تەرەفی شیعی و بەشێک لە سونەکانیش پابەند نەبوون بە واژۆکانی خۆیان. بۆیە من پێم وایە لە هەموو ئەو پەیامانەی کە هەبوو ڕوونترین پەیامی جەنابی سەرۆک بارزانی بوو کە هەم نیگەرانەکانی نیشاندا، هەم هێڵە سوورەکانی جارێکی تر بەبیری هەموو لایەک هێنایەوە و نیشانیدا کە هەرێمی کوردستان نەک تەنها مەسلەی هێری سوورە بەڵکو هێڵی مەرگەوە ئەو شعارە جوانەی شۆڕشی مەزنی ئەیلولی بەبیر هەمومان هێنایەوە کە یان کوردستان یان بەڵێ. دکتۆر محەممەد، ئیدی لە عێراق و کوردستانێژی دیارە کە هەموو جارێ مەسەلەین سیاسی لەدبوونا پارتیان لەپەیتێتن، ئیدی ئەڤە بووە تشتێکی ڕۆتین بچووکێک حتا مازنێک لە کوردستانێ و لە تەمامی عێراقێژی دزانیتن. سەرۆک بارزانی دی پەیاما خۆدا جەنابێ وان بەحث کرد کە ڕوویە ڕاستەقینەی شوفینیە وان کەسان نیشاندا لە ناوە پەرلەمانی بۆ هەموو گەلێ کوردستانێ. ڕاستە گوت نەتنێ کوردستان هێلا سوورە هێلا مەرگە، لێ بڤێ پەیامێ سەرۆک بارزانی دکارێت چاوە بدە فامکردن و بچ ڕەنگی کوردستان هێلا مەرگە ئەف مەترسیین کو هەتانها هاتینە لەوێ دەرێ بداویتێن یانژی هون چاوەڕێنە بەردەوامن و ڕاکێشنە مەسەلەیەن مازنتر. مەسلەی پەیامەکەی جەنابی سەرۆک بارزانی وەکو ڕێبەری کوردستانیان زۆر وازح ڕوون بوو. ئێمە ئومێدەوارین لە پارتی دیموکراتی کوردستان کە لایەنەکانی تری کە لەگەڵ ئێمە هاوپەیمانن لە بەغدا لە حکوومەتی ئیتیحادی و هەتا لایەنە کوردستانیەکانیش کە بەداخەوە
لەگەڵ گورگ گۆشت دەخۆن و لەگەڵ مەڕی شینەکەن ینی تێبگەن لەم پەیامەکە مۆزوع تەنها بابەت پارتی دیموکراتی کوردستان نییە چکە هەندێک لایەن واتێ گەیشتووە گە زەربەیەک لە پارتی دیموکراتی کوردستان بدا ئەمە تەنها پارتیەگرێتەوە ئێستا وای لێ هاتووە کە زەربە لە پارتی بدرێت زەربە لە قوارەی هەرێمی کوردستانە درێت کە بیانەوەی پارتی لاوازکەن یانەوەی هەرێمی کوردستان بەگشتی لاوازکەن بۆیە پەیامەکە زۆر ڕوونە هەم بۆ لایەنەکانی دەرەوەی هەرێمی کوردستان هەم بۆ لایەنە نێوخۆیەکانی هەرێمی دەتوانێت حەدێکی بۆیاندانێ مەسلەی حەددانانەکە لە ڕابردوو پارتی دیموکراتی کوردستان بەسەرکردایەتی جەنابی بارزانی گەورە ینی هەوڵی داوە خەباتی کردووە تێکۆشانی کردو خوێنی بەخشیوە و دەستکەوتی زۆر گەورەشی وەکو ڕێکۆتنامەی 11 ئازاری ساڵی 1970 بەدەستهێناوە لەسەر دەستی جەنابی سەرۆک بارزانی ئێمە ئەزای مەسلەی فیدرالیت چەسپێنرا لە 2005 بوو بە دەستوریش و بە لەژێر سەرکردایەتی سەرۆک بارزانی ئێمە ئەزانین لە 20 ئۆکتۆبر و لە 26 ئۆکتۆبری ساڵی 2017 ڕێگە گیرا لەوەی کە قەبارەی هەرێمی کوردستان قوارەی هەرێمی کوردستان با بڵێن هەڵوەشێندرێتەوە پێشمەرگە خوێنی بەخشی ئەگەر هاتە سەر مەسلەی بەرگری جەنابی سەرۆک و بەرگریانە بەبیر دێنێتەوە لە مۆزوعی کوردستان یان نەمان بەڵام ئەوان بەردەوامە بن بڵێ ئەوان بەردەوامە بن گرفتەکەی ئێمە لەوەیە کە ئەو هەواڵانەی ئێمە کە لە بەغدانیە ئەو لایەنانەی کە لە بەغدان یەکەمە بێ یەک ڕێزی خۆیان بپارێزن لە پشتەوە پاشەخول لە یەکتری نەدەن بە ناوی ئەوەی کە دەستکەوتێک بۆ حزبەکەی خۆیان بەدەست دێنن ئێستا پاشخۆڵتان لێدراوە دکتۆر بەڵێ بڵێ تەکید لە یاسای بودجە پاشخۆلی گەورە لە کورد دراوە زەربە بەر قوارەی هەرێمی کوردستان کەوت ویستیان زەربە لە قوارەی هەرێمی کوردستان بدەن بەڵام ئێمە کۆمەڵێک ڕێکار لە بەردەستمانەکەوەی بتوانین یەک لەو بابەتانە ڕێگەیان لێ بگرین بۆ نمونە ئەگەر کاتی ئێوە ئیجازە بدە لە مەسلەی بودجە ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ منهاجی حکوومەتی عێراقی منهاجی ویزارەکەی کە مەجلیسی نوابی عێراقی من کەلیمەکان عەرەبی دەڵم چکەوە ناوە دەستوریەکەی پەرلەمانی عێراق بڕیاری لەسەرداوە ئێمە دوو بڕیاری محکمەی ئیتحادیمان هەیە ئەرە و محکمەی ئیتحادی کە بەداخەوە بۆتە محکمەیەکی سیاسی هەموو جارێکیش دژی کورد قەرارەدە بەڵام دوو بڕیاری محکمەی ئیتحادیمان هەیە یەک بڕیاری ژمارە 17 ساڵی 2017 و بڕیاری 35 ساڵی 2021 ئەو دوو بڕیارە تایبەتە بەچی بە مەسلەی میزانیە ئەڵێ هەر کاتێک مەجلیسی نوابی عێراقی قورسایی زیاتری خستە سەر حکوومەتی عێراقی لەوەی کە لە منهاجەکەی لە یاسای بودجە هاتووە هەروەها ئەو گۆڕانکاریە بووە سەبەبێک لە بەتێکدانی ئەو منهاجە وەزاریەی کە مسادقەی لێک لەسەر کراوە لە مەجلیسی نوابی عێراقی ئەوە ئەو قرار ئەو قانونانێکە لە یا ئەو قرارانێکە لە مەجلیسی نواب دەرەچێ بە هەڵوەشاوە حسابەکرێت بۆ ئێستا هەڤاڵانی ئێمە ئەگەر لە هەر شوێنێک قسووری هەیە لە هەر شوێنێک بابڵین گرفت هەیە ئەتوانن بگەڕێنەوە بۆ ئەو دوو سابقە قەزاییەی کە لە محکمەی ئیتحادی هەیە بڕیاری 17 ساڵی 2017 و بڕیاری 35 ساڵی 2021 تعنی ئەو بابەتانە بکەن خاڵێکی ترکێ بەدەستمانەوەی و هەموو لایەکیش ئەمە بەکاردێنین و لە بەیانی مەکتەبی سیاسی پارتیش هەر هەیە کە ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ دەستور تەمەن کۆمەڵێک مواد هەیە لە دەستور بۆ نمونە مادەی یەک کە باسی عێراق کە عێراق فیدرالیە مادەی 117 کە باسی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان ئەکات کە هەرێمی کوردستان ئەو یاسانەی کە تایە بەرکارەوە دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردنەوەی خۆی هەیە و لەوە گرنگتر مادەی 121 دەستورە بڕگەی یەکەم بڕگەی دووەم بڕگەی پێنجەم کە بەداخەوە لە بەیانی فراکسیۆنی پارتیش ئەو بڕگەی دووەم کرابوو بە سێم و پێنجەم هەر ناوی نەهاتووە ئەو سێ بڕگەیە بڕگەی یەکەم و دووەم و پێنجەم لە مادەی 121 دەستور ڕێگە بە ئێمە ئەدا وەکو هەرێمی کوردستان ئەگەر یاسایەک لە بەغدادەر بچێ پێچەوانەی یاساکانی هەرێمی کوردستان بێ کە پێچەوانی ئەو مادە دەستوریەشە هەرێمی کوردستان یاساکانی خۆی جێبەجێەکە و ملکەچ نابێ بە یاساکانی ئیتحادی کە ئەمە یاسای بودجە یەکێک یعنی ئێمە ئەبێ زۆر بەجددی لەسەر ئەمانە کار بکەین و بەڕاستیش دوو بابەت هەیە ئەمە ئەبێلێکی جابکەن و یەک ئەو بابەتی کەسانی کە شۆفینین و دژی قوارەی هەرێمی کوردستانن دوو ئەو کەسانەی کە بە تایبەتی لە خیانەتی مێژووی ڕۆچوونە و ئێمەیتە نابێت پشتیان پێ ببەستین خەڵکی کوردستان نابێت پشتیان پێ ببەستێ ئەو دوانش دایم لەبەر چاو بگرین و بتوانین ئایندەیەکی ڕوونتر بۆ ئەم هەرێمە دیابین بکەین بەڵام ئەوەی کە جەنابی کاک مەسرور بارزانی وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وتی کە دڵنیایەکی خۆش بوو بەڕاستی بۆ هەموو لایەک کە سەرڕای ئەم هەوڵانە ئێمە ئەتوانین کار بکەین بۆی کوردستان بەهێزتر بێ بۆیە ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان داوا لە جەماوەری کوردستانەکەین کە پشتی حکوومەتی خۆمان بگرین پشتی هەرێمەکەی خۆمان بگرین بۆی بتوانین بە ئاراستەیە کا بڕۆین کە ئەم ئالینگەرانیان هاتۆتە بەردەممان
چ لە ڕووی یاسایەکە چ لە ڕووی دەستوریەکە چ لە ڕووی جەماوەری و یەکریزیەکە لە بەردەمی خۆمان لای دێن و بە ئاراستە دروستەکە هەنگاو بنین کە ئاراستەی نیشتیمان پەروەری باشە دکتۆر مادەم ئەف خەڵێن هاتنە پەسەندکردن نەیاسایی و نەدەستورینە و باوەریە پارتیژی بتایبەت بدادگەها فیدرال نینە هەندێک چیان ژ ڕۆیە یاسایی و دەستوریڤە لەسەر ئاستەی ناوخۆ بێژنگەل عێراقی و لەسەر ئاستەی ناودەوڵەتی چ ڕێکارێک چ پلانێکەوە هەیە ئەوەی کە ئێستا من ئاگدارم ئەوەیە کە هەموو لایەک خەریکن دۆستانی خۆمان تێگەێنن کە ئەم بابەتانە بابەتێکی ناقانونی دەستوریە هەروەها لە گەڵ حکوومەتی ئیتحادیە بێ گفتوگویەکی دروست بکەین بە تایبەتی باڵێن نوێنەرانی ئێمە لە بەغدا کە بگەڕێنەوە بۆ قرارانەی محکمەی ئیتحادیش کە ئەو شتانی کە زیاد کراوەوانەی کە بە تایبەتی لەسەر کورد ناڕازیە پێی ئەوانە دژی قراری محکمەی ئیتحادین دژی منهاجی وزاری حکوومەتیشن ومسألة محكمة اتحاديش الشر لابد منه يعني هو اشتكى اما جار اكوينه بردمي اما خمان بخينا بردمي خلقيكي بابلين نان اجتماع پروري ايرا شتبات اوي اخاطه بردسي وهروها اواني بغداد براسي اواني كديجي كردن وعقل شوفينيان هي اشتخنا بردسي بويا اما بك كارامتر امادتر وب لزانتر وببلغي درستر بتوين بچينه بردم محكمه اتحادي واوشتانه جێبەجێ بکەینەوە هەرچەندە جارێک دووبارەیەکەوە محکمەی اتحادی محکمەیەکی سیاسیە و محکمەیەکە کە لە ڕووی دەستوریەوە دروست نەکراوە بە قانونێک دروست کراوە کە ئێستا دەستوری نییە بە دادگەها فیدراڵا کوهن بێژنە لەسەر ئەساسی دەستوری و نەلگۆڕی دەستورێ پێشی نویساندنا دەستوری محکمە فیدراڵ هاتیە نویساند گرفتەکە ئەلەوێ ئێمە ئەبێ کار بکەین کە لە منهاجی وزارەکەش هاتووە جارێکتر محکمەیەکی اتحادی بەپێی دەستور دروست بکەینەوە بەڵام ئەم یاسایە جارێکتر لەکوێ دەرەچێتەوە لە مەجلیسی نوابی عێراقی دەرەچێتەوە کە ئێمە ئەکەوینە بەردەم ئەو بەزمەی کە بینیمان بەڕاستی کە هەتا ئەوانەی کە خۆیان لە کوردستان بە ئۆپۆزیسیۆن ناساند بوو بینیمان کە بە چ شێوازێک باسی ئەو ڕەفتارە شەرم هێنەرانەیان کرد کە هەندێک لایەنی سونی شیعە لە نێو مەجلیسی نواب کردویانەوە بەداخەوە فراکسیۆنی یەکێتیش هاوەهەنگ بوون لەگەڵ دەستخۆش جەنابی دکتۆر هەڵبەت ویسمان گفتوگۆکانمان زیاتر بێ بەڵام کاتمان تاوا بوو سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد خورشید یاریدەدەری بەرپرسی مەکتەبی ڕێخستنی کەرکوو گەرمیانی پارتی کە ئامادەبووی لەگەڵمان بەخێر بێت زۆر سپاس